بریا چندێکی شروڤەکارên siyasî evên çavdêra siyasetê dikin li Herêma Kurdistanê digot ku hewleka zor hebû li Herêma Kurdistanê ku xelkê Herêma Kurdistanê bêhîvî bikin, bêumêd bikin, wiha xelkî tê bigehînin ku tiştek li ser tiştekê li Herêma Kurdistanê nemaye, îtir tenê çareser bi teslîmbûna îradeyê ye bi Bexdayê, bi gelek wan kesatiyan ku hewla şikandina îradeya Herêma Kurdistanê dida li Bexdayê û li derveyê Bexdayê li her cihekî dîkê hebû. Yani hinek şirûve hebûn bi vî şêweyê bûn. Lê dibêjin yani hewl û kûşişên Serokvezîr Mesrûr Barzanî û li ser pê rawestan û radestnekirin û her wiha saziş nekirin li ser mafên destûrên Herêma Kurdistanê ev waqi'a xulqan li Herêma Kurdistanê ku di kêmtir di mehekê da dabeşkirina dû mûçiyan her wiha hewlek heye ji bo çareserkirina temamiya ew kêşeyên helawîstên çendîn saleyên di navbera Hewlêr û Bexdayê. Derbarê hewl û kûşişên Serokvezîr Mesrûr Barzanî ji bo çareserkirina van kêşan taybet şayesteyên darayên Herêma Kurdistanê min mêvanekê Birêz Bilind İsmaîl endamê Komîteya Navendiya Partî Demokratîk Kurdistan û berpirsê Leqadû ku li Hewlêrê ditgel me da bêtin Kak Bilind ew katet baş bixêr bê bo Kurdistan 24 sereta ba bizanîn êwe wekû partî hewl û kûşişekanî Serokvezîr Mesrûr Barzanî çۆn heldesengênin? زۆر سوپاس ئەو کاتتان باش سڵاو بۆ بینێرانی کوردستان 24 سەرەتا پیرۆزبایی و دەستخۆشی لە جەنابی کاک مەسرور بارزانی جەنابی سەرۆکوەزیران دەکەین کە لە ماوەی ڕابردوودا بە هەوڵ و کۆششێکی یەکجار خۆراگرانە یەکجار پشوو درێژانە هەوڵ و کۆششێک کە ئەکید بووین لەوەی کە بەرهەمێکی باشی دەکەوێتەوە هەوڵی ناوخۆ و دەرەچی هەوڵی دیبلۆماسیەکی نەرم و لەسەرخۆ بەبێ ئەوەی بانگاشەیەکی زۆری لە ڕاگەاندن بەو بکرێ ئاکامەکەی بەدیار کەوتووە جەماوەری کوردستانی دڵخۆش کرد هەمان کات پیرۆزبایی و دەستخۆشێکی یەکجار گەورەش لە جەماوەری خۆراگەری کوردستان دەکەین کە هەمیشە پشت دەستور بوون بە بەڵێن و وعدەکانی جەنابی سەرۆکوەزیران و پارتی دیموکراتی کوردستان و سەرۆک بارزانی کە دڵنیا بوون لەوەی کە داکۆچیکارێک خاوەنێک لە هەرێمی کوردستان هەیە کە داکۆچیکاری مافە ڕەواکانی ئەوانە شایستەدارایەکانی ئەوانە ئەو جەماوەرەی کە ئیسپاتی کرد هیچ هێزێک ناتوانانی کە لاڕێیاندا بووە و جەماوەرێکە کە هەمیشە لە پشتی سەرۆکوەزیرانی خۆیان بە متمانەوەمانەوە کە ئاکامەکەشی دەستکەوتێکی گەورە بوو کە دڵنیان لە داهاتوشدا ئەم دەستکەوتانە بەردەوام دەبن تا تێک ڕای مافە دەستوری و سیاسی و داراییەکانی هەرێمی کوردستان سۆگەر دەبن. زۆر باشە کاک بڵند سەرەتاش ئاماژەم پێ کرد ئەنی بەشێک لە شرۆڤەکارانی سیاسی هەتا سیاسیەکانیش ئاماژەیان بەوە دەکرد دەیان گوت کە پێشتر هەوڵێک هەبوو بۆ ئەوەی کە خەڵکی هەرێمی کوردستان نائومێد بکەن خەڵکی هەرێمی کوردستان وا تێبگەێنن کە ئیتر لە هەرێمی کوردستان شتێک نەماوە تەنها دەبێتن ئیرادە تەسلیم بکرێت ڕادەست بکرێتن بەڵام بەم چارەسەرەیە گونجایەی کە سەرۆکوەزیران باز دەکاتن کە دابینکردنی شایستەی دارایی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە پێتان وایە ینی ئەم خەونانە لە گۆڕنان یاخۆت ئیتر شتێک نەما بە ناوی ئەوەی کە هیوا مایە یان هیوا نەمایە لە هەرێمی کوردستان؟ بەتاکید لە ماوەی ڕابردوودا هەوڵێکی زۆر درا لەلایەن کەس و بەشێکی زۆری لایەنە سیاسیەکان کە بێمتمانەیی بێ ئیرادەیی ژێردەستەیی فێری خەڵکی کوردستان بکەن وەڕایان بینین لەسەر ئەوەی کە شتێک نەماوە بە ناوی قەواری هەرێمی کوردستانەوە باشە هەموویان ڕوو لە بەغدا بکەن بەڵام لە بەرامبەردا هەوڵ و کۆششەکانی سەرۆکوەزیران و متمانەی زۆری و ڕازگۆیی ڕێبازی پیرۆزی بارزانی کە بە درێژایی مێژ و ڕازگۆییەکی زۆر لەو ڕێباز هەب بەوای کردووە کە متمانەیەکی یەکجار زۆر لە بینی جەماوەر و سەرکردایەتی پارتی و بە تایبەت لەم قۆناغە لە بینی جەماوەر و سەرۆکوەزیراندا دروست ببێ کە هەموو ئەو هەوڵە نەزۆکانە ئەو سەواشەکاریانە ئەو هەولانەی کە بەڵاڕێ هەوڵی بەڕێدابردنی جەماوەری کوردستان بوون لە گۆڕ بنێن و ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە نەکەمە هەوڵانە سەر نەکەوتن جەماوەری بە شەرەفی کوردستان بۆ ئەو لایەنانە ئیسپات کرد کە پاراستنی قەواری هەرێمی کوردستان کە بەرهەمووی خوێن و خەبات و تێکۆشانی 100 ساڵەی ڕێبازی بارزانی ئەو جەماوەرە تێکۆشەرەیە بەرهەمی خەباتی شەهیدەکانیانە بە هیچ شتێکی دنیا ناگۆڕنەوە زۆر باشێک ئەگەر خاوەنی ئیرادەیەکی وا بەهێز بێ خاوەنی سەرکردایەتی حەچیم و جەماوەرێکی وا خۆراگر بێ بەتاکید ئەو هەوڵە نەزۆکانە لێرە و لێ هەر دەبن بەڵام بەتاکید شوێن ناگرن ئەوەی کە جێی خۆشحاڵیە بڵێم ئەم قۆناغەدا جەماوەری کوردستان ئیسپاتی کرد
کە زۆر لە خۆراگری لە قبول نەکردنی ژێردەستی لە پاراستنی قواری هەرێمی کوردستان ئەمڕۆ جەماوەر هەنگاوێکی یەکجار زۆر لە پێشەوەی بەشێکی زۆری کەسایەتی و حیزبە سیاسیەکانی هەرێمی کوردستانە پێویست ئەو حیزبانە بێن لە جەماوەر فێرە خۆراگری بن بەندوانەی خۆراگری لە ئەوان فێر بن کە بەڕاستی ئەمە جێگای خۆشحاڵیە کە شوێنی خەڵکی خیانەتکار و خەڵکی ژێردەستە قبولکردن و خەڵکێک کە دەیانەوێت هیچ ئیرادەی و متمانەیەک نەمینێن و دەیانەوێت خەڵکی کوردستان لەسەر ئەوە ڕابێن پێم ئەم قۆناغا ڕۆیشت و خەڵک زۆر لەوە وشیارتر کە تەسلیمی ئەم جۆرە بانگاشە و بەڵاڕێدانە بردنانە بی. زۆر باشە کاک بڵند هەوڵەکانی سەرۆکوەزیران لە سەرەتای دەست بە کاربۆنیان لە کابینەی نوێم بەردەوامە بۆ ئەوەی ئەم کێشە کە دەمێکە کێشانە هەنە لەگەڵ حکوومەتی عراق چارەسەر بکاتن ساڵێک لەمەوە بەریش ڕێککەوتنێکی کۆنکریتی کرا هەر بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە تایبەت موچە و بجێ هەرێمی کوردستان و هەناردنەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بەڵام ئێوە وەکو پارتی هیچ زەمانەتێک هەیە کە لە بەغدا جارێکی تر دەستێکی تر لەم بابەتە وەرنەدرێتن و ئیتر ئەها زۆرجار دەڵێن ڕێککەوتنەکان لە بەغدا لەرزووکن بەتەکید هەمیشە هەوڵی وا هەیە هەوڵی نەزۆک هەیە لە پشتەوەی دەسەڵات و سەرۆکوەزیران دەستێکی تر هەیە کە دەیانەوێ عێراق هەمیشە سیادەی نەمینی و هەموو ئەو ڕێککەوتنانێک کە کراون لەگەر ئیدارەی دەوڵە لەگەر سەرۆکوەزیران وا بکەن جێبەجێ نەکرێەوە بەلاڕێی دابن بەڵام ئیرادەی ئەوەی کە زەمانەتە ئیرادەی پارتی دیموکراتی کوردستان و سەرۆک بارزانی و خەڵکی کوردستانە خۆراگری خەڵکی کوردستان لە هەمان کات دەنجی حەقبێژی شەیە لە عێراق کە هەمیشە لەگەر چارەسەرن لەگەر ڕێککەوتنن چونکە پێمان وایە هەموو ئەوانەی کە سیاست دەکەن لە عێراق ئەوانەی لە حکوومەتی فدرال کار بەدەستن چ لە وازی هەیە حکوومەتن چ لە پشتەوەنا ئەگەر بێت و نەگەڕێنەوە سەر بازە ڕاستەقینەکە نەگەڕێنەوە سەر ئەو ڕێککەوتنانێک کە پاش ساڵی 2003 و 2005 لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی فدرال مۆر کراوە و نەگەڕێنەوە بۆ جێبەجێکردنی دەسوور من پێمە هەمویان بەرەو تونێلێکی داخراو دەڕۆن و ئەوانەی ئەو سیاستە چەوتە پەیڕەو دەکەن لە هەموو کەسێک زەرمەندتر دەبن زۆر پێمانەوە ئافاقی زۆر ئافاق بۆەوە هەیە کە سەرکردایەتێکی حاکیمانە هەیە و جەماوەرێکی خۆراگریش هەیە زۆر باشار بژیت کاک بڵند ئێوە بەرپرسی لەقی دوونە لە هەولێر لەقش هەمیشە پەیوەندیەکی باشی لەگەر جەماوەر و لەگەڵ هاوڵاتی کاسوب و بازرگانان هەیە ئەنی دابشکردنی موچە کەمتر لە مانگێک ینی زیاتر لە هەفتەیەک دوو موچە دابشکردن لەسەر هاوڵاتیان تا چەند کاریگەری خۆیان هەبووە تا چەند کاردانەوان هەبووە لە ناو هاوڵاتیان بەتاکید نەک هەر ئێستا کە موچەدا بەشکراوە لە کاتی پێش هەفتەیەک دەڕۆژ کە جەنابی سەرۆکوەزیران لە بۆنەیەکدا مژدەیەکی ڕاگەیان کەوتی بیانی کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانە مژدە بە خەڵک دەدەین کە مژدەی خۆش بەڕێوەیە و فەرمووی کە خوا و جەماوەری کوردستان لەگەڵمان ببینێتی هیچ کەسێک نازانین لەو کاتەوە ئێمە سەردانی بازارمان کرد و پرسیارمان کرد لەو کاتەوە جوڵانەوەکی زۆر کەتە بازار لە خەڵکمان پرسی خۆ خەڵک جارێ موچەی وەرنەگرتووە وتیان نەخێر وعدەکانی سەرۆکوەزیرانە لا ئێمە جێی متمانەیە و خەڵک هەبوو لەوانەیە پارەی لە ماڵ هەبوو ئەو کاتە سەرفی دەکرد مسۆگەر بوو لەوەی کە بەڵێنەکانی سەرۆکوەزیران دێنەدی و موچەیان پێ دەدرێەوە ئەمڕۆژ جوڵەیەکی یەکجار زۆر لە بازار هەیە نەکەر ئەوانەی کە موچیان وەرگرتووە بەنسبەت دوکاندارەکان بەوانەی کە ئیشی دەستگێڕی دەکەن ئەوانی لە سەرشەقام شت دەفرۆشن ینی ئەم حرەکەیە جوڵەیەکی اقتصادی یەکجار گەوری خستۆتە بازارەوە بەنسبەت هەموو کەسێک بەنسبەت هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان و هەموو کاسبکاران خۆرانیش کاک بڵند ئاماژەکان بەرەو باشن ئەمڕۆژ شاندێکی پارتی بە سەرۆکاتی نێچیوان بارزانی جێگیری سەرۆکی پارتی دموکراتی کوردستان سەردانی بەغدا دەکاتن ینی دەتوانین بڵێن شتی باش بەڕێوەیە یان ڕێککەوتنەکانی تریش لە ئارادان دڵنیان بە هەوڵ و کۆشی سەرۆکی هەرێمی کوردستانیش کە سەردانی بەغدا دەکاوە بە هەوڵی خەڵکی خوێرگوهاز و ئەو دەنگە حەقسازانەی کە لە بەغداش هەن بتوانین کە لەم گرفتە گەورانی کە چەند ساڵی ڕابردوو تێکەوتین لەوەی کە هەرێمی کوردستانیان خشتە ژێر خەیرانێکی گەورەی ئەمنی سیاسی ئابووری دیبلۆماسی ئەم هەوڵانە سەردەگرن و دڵنیان لەوەی کە قۆناغێکی نوێ بەڕێوەیە و هەموو مافەشایستەکانی هەرێمی کوردستان جێبەجێ دەکرێن چونکە جگە لەوە من پێم وایە عێراق شتێکی تری لەبەر نەماوە یان ئەوە تا
بەرەو هەڵدێر دەڕوا بەرەو ئەوە دەڕوا کە ئەو سەروەری ماوەشە لە دەست بداوە وەکو دەوڵەت دەکەوتە ژێر پرسیاریانیش دەبێ ئەم ڕێکەوتنانە جێبەجێ بکەوە احترام بەندەکانی دەستور بگری و مافی هەموو پێکهاتەکان دابین بک بۆ ئەو عێراق وەکو خۆی بمینێتەوە ئەو عێراقی کە لە پاش ساڵی 2005 لە دەستور ڕەنجی داوەتەوە. زۆر باشە بەڕێز بلند ئیسماعیل ئەندامی کۆمیتەیە ناوەندیە پارتی دموکراتی کوردستان لە هەولێرت گەرمەوەی گەلێکی سوپاس هەر بژیت.